جارێکی تر دەنگۆی ڕادەستکردنەوەی بارەگای ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک با پارتی دیموکراتی کوردستان کاردانەوە و ناڕەزایەتی بەشێک لە هاوڵاتیانی عەرەب و تورکمانی لێکەوتەوە. بارەگاکە کەوتووەتە سەر ڕێگای کەرکووک هەولێر. خێوەتی ناڕەزایەتی سایدی ڕۆیشتن و هاتنی داخستووە. بەشداربووانی گرتبوونەوەکە دەڵێن داواکاریان ئەوەیە بارەگاکە ڕادستی پارتی نەکرێتەوە. نطالب من الحكومة المركزية بإلغاء قرار داواکارین حکوومەتی ناوەند بڕیاری ڕادەستکردنەوەی بارەگای ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک ڕادەستی لایەنێکی سیاسی نەکات، بەڵکو ڕادەستی خەڵکی کەرکووک بکرێت، چونکە لە ڕابردوودا ئەو لایەنە ڕۆڵێکی ئەرێنی لە شارەکە نەیجێڕاوە. الذي قتل وغيب أغلبية شباب أهل كركوك. رئيس الوزراء يسحب هذا القرار اللي يعرف هذا ثالث مرة ينطق بهذا القرار. پێویستە سەرۆکوەزیرانی عێراق نەکەوێتە ژێر کاریگەری بڕیاری سیاسیەوە، چونکە ئەمە چەندەهەمین جارە دژی بڕیاری ڕادەستکردنەوەی بارەگاکە بەلایەنێکی سیاسی کوردی گرتبوونەوە و ناڕەزایی لێرە ئەنجام دەدەین. اكو ناس حققت بالموضوع كقانون ودولة، والدولة ليش ما تعلن التحقيقات اللي جرت؟ ئەمە یەکەم جار نییە گرتبوونەوەی لەم جۆرە بۆ هەمان مەبەست ئەنجام بدرێت. بەڵام نوێنەری گرتبوونەوەی ناڕەزایەتی ئەم جارەی بەردەم بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دەڵێت تا داواکاریەکەیان جێبەجێ نەکرێت لا گرتبوونەوە پاشگەز نابنەوە. خەڵکی ئاسایش و ئارامیان دەوێت. ئامانجی گرتبوونەوەی ئێمەش لێرە هەر ئەوەیە. ناچار نین لەژێر هیچ فشارێکدا لەم گرتبوونەوەیە سار ببینەوە و بکشێنەوە، چونکە داواکاریەکەمان ڕەوایە. تەنها داواکاریمان ئەوەیە ئەم بارەگایە ڕادەستی هیچ لایەنێکی سیاسی نەکرێت. ئەم گرتبوونەوە و خێوەت هەڵدانە لەسەر ڕێگای سەرەکی کەرکووک هەولێر ئاستەنگی هاتوچۆی زۆری دروست کرد. هەوڵماندا ڕای بەرپرسانی پارتی لەسەر گرتبوونەوەکە وەربگرین، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێکی ڕۆژنامەنووسی لەو بارەیەوە بدەن. تەنها ئاماژەیان بەوەدا کە ڕێخستنی گرتبوونەوەکە نایاساییە و لە سایی دەسەڵاتی عەسکەرتارێتی عێراق بەڕێوە دەچێت. جاری دووەمە دەنگۆی ڕادەستکردنەوەی بارەگای فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان بە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کاردانەوەی لێ دەکەوێتەوە و ڕێگای کەرکووک هەولێر دادەخرێت. ئامانجەکە سیاسی بێتیان یاسایی، ئەوەی زرەرمەند دەبێت لەم نێوانەدا هاتوچۆکارانی ڕێگای کەرکووک هەولێرن یاخود بە پێچەوانەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.